ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە گفتوگۆکردنە بێت لەبارەی کاریگەری میدیا لە بەرزکردنەوەی هوشیاری کۆمەڵایەتی و بە تایبەتیش هوشیاری کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردستانە بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر کاروان محەممەد حەسەن مامۆسای زانکۆ لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی ئەم تەوەرە گفتوگۆکەین. کاک دکتۆر کاروان بەخێر بیت و خۆشحاڵیم. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆ میواندارێکتان یواداریم بتوانین قسە لەسەر و تەوەرە بکەین کە بەڕێزتان دیاریتان کرد. زۆر سپاس بۆ زەنابتان. کاک دکتۆر ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بەریەکەوین میدیا بە ئاستێکی گەورە و بە ئاستێکی کاریگەر بەشەی کردووە بە تایبەتی بە حکومی تەکنەلۆژیا و هاتنە پێشەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هاوبەشێکی زیاتری خەڵک لە ناو دنیای میدیایە. کاریگەری میدیا ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرفراوانتر گەورەتر کاریگەرترە بێ. بەڵام ئەوەی کە ئێمە لە کۆمەڵگەی کوردیا بەریەکەوین بەڕاستی هۆشیاری کۆمەڵایەتی هاوکات لەگەڵ ئەم گەشەی تەکنەلۆژیا و میدیایە ناچێتە پێشەوە. پێم خۆشە جەنابەت وەکو پسپۆڕی بواری ڕاگەیاندن کە دڵنیام کۆمەڵەیەک دید و سەرنجی تایبەتی خۆتت هەیە لەوەی کە بۆچی ئەم گەشە گەورەی لە دنیای تەکنەلۆژیا و میدیایە هەیە کاریگەریەکی ڕاستەوخۆ و باشی نییە تا ئێستا لەسەر گۆڕانی کۆمەڵایەتی لە کۆمەلگای کوردستان هوشیارێکی باشتر گۆڕانکاری کۆمەڵایەتی بەرفراوانتر خوێنە جەنابەت لەم بوارەوە چییە؟ زۆر سپاس دەکەم. دیارە بمانەوە نەمانەوێ خۆت باسی گەشەکردنی میدیا کرد، بمانەوە نەمانەوێ سا میدیا لە ڕووی تەکنەلۆژیاییەوە لە ڕووی پەخشکردنەوە پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینی و بە تایبەتی میدیای کوردی ئەتوانین بڕێن لە ڕووی شێوەوە پێشکەوتنێکی زۆری بەخۆیە بینیوە. بەڵام ڕاستە لە ڕووی ناوەڕۆکەوە توانین بڵێن ئەو گرفت و ئەو کێشەیەمانێ میدانی توانیوە ئەو پێشکەوتنەیە ئەو دەورە ئەو ڕۆڵی هەبێ کە بتوانێت ببینێ ئەویش بە یەکبەستنەوەی تاکەکانی کۆمەلگایە. کێمە کە باسی میدیاکەین ناتوانین باسی سیستەمی سیاسی نەکەین، بۆ کە باسی سیستەمی سیاسیەکەین سیستەمی میدیاییمانەیە، کە باسی سیستەمی میدیایەکەین فەلسفەی میدیامانەیە. بەپێی ئەم سیستەمە هەر سیستەمێک میدیاکەوێتە چوارچێوەیەک یا ژینگەیەکی کارکردنی تایبەتی بخۆیەوە کارێکە لەو سیستەمانە ڕۆڵ و کاریگەری میدیا دەرەکەوێ و لە هەر یەکەشانە میدیا جیاوازی هەیە. ئەگە باسی کوردستان بکەین، باسی کەناڵەکانی کوردستان بکەین، ئایا ئەوەکەی بینیوە دیارە میدیا لە بۆشاییە کار ناکە. خۆتەزانی میدیا ڕنگدانەوەی کایە سیاسی ئابووری کۆمەڵایەتی و فەرهەنگەکەیە. کایە سیاسی فەرهەنگەکە چۆن بوو یا ئابوووریەکە یا کەلتوریەکە چۆن و میدیاش ڕنگدانەوەی ئەو کایە ئەبێت. ئەمڕۆ خۆتان نەزانین لە بواری سیاسیە، لە بواری ئابووریە، لە بواری فەرهەنگیە، لە بواری کۆمەڵایەتیە تەنگەژەیەکەیە. ئەم تەنگەژێ بمانەوە نەمانەوێ کاریگەریە ڕنگدانەوەی بە میدیایەکەشەوە دروست کردووە. بۆ میدیای ئێمە کە ئەمە کە باسی سیستەمی سیاسیمان کرد یا باسی سیستەمەکانی میدیامان کرد، ئەمە بەداخەوە لە کوردستانەوە سیستەمێکی سیاسیمان هەیە، سیستەمێکی سیاسی یەکگرتوومان نیە. مەسەڵەن گوتارێکی سیاسی یەکگرتووی پارتە سیاسیەکانمان نییە. ئەمڕۆ پارتە سیاسیەکان بمانەوە نەمانەوێ جۆرێ لە ململانیا جۆر لە نەبوونی گوتاری سیاسی یەکگرتوو لە ناو پارتە سیاسیەکانان نییە. هەر پارتێکی سیاسیش میدیایەکی تایبەت بەخۆی هەیە. بمانێ نەمانێ ئەمە ڕنگدانەوەی لەسەر کایە کۆمەڵایەتیەکە دروست کردووە. واتە ناتوانین بەڵێن میدیا 100% توانیوێتی ئەو ڕاڵەیە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی لە ناو تاکەکانی کۆمەلگایە دروستکە. ڕاستە ئەرکێ ئەرکە گرنگەکانی میدیا دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی ڕاڵەیەکی پەیوەندی یەکگرتووە، بەڵام ئەمە لە ژینگەیەکی سیاسی یا ئەتوانین بڵین لە دۆخێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئارامە ئەمە ئەخۆکەنێ. بۆیە میدیاکانی ئەمەش کە ڕنگدانەوەی پارتە سیاسیەکانن هەڵگری دید و بۆچوونی و پارتە سیاسیەکان بۆیە بەداخۆ نەتوانراوە ئەو ڕۆڵە گرنگە کە ببینێ کە بتوانێت تاکەکانی کۆمەلگا بەیەکەوە دروست بکات. ئوستازی خۆشەویست، زۆر جار ئەڵێن کە میدیا لە حیزبە سیاسیەکانیش تیشترە لە دابەشکردنی خەڵک و پەرتکردنی خەڵکە. یعنی بۆ میدیا لە کۆمەلگەی ئێمە سەربارەوەی کە بەڕێزت باست کرد لەوەی کە ئێستا لە ڕووی تەقنیات و میدیا گەشەیەکی زۆر باشی کردووە. باشترین ئامێرە تەکنۆلۆژیەکانی دنیا کە لە ڕۆژئاوا هەیە لە کوردستانیش دەسەبەرە و کاری پێکرێت و مەشقی لەسەرەکرێ. و لە پاڵیا بۆ نمونە کۆمەڵێک بەشی ڕاگەیاندن هەیە لە زانکۆ و لە پەیمانگاکان لە سلێمانی، لە هەولێر، لە دوهۆک، لە بەش لە قەزاناحەکان ئەکرێسە بڵین بەشێ لەو میدیاکارانی کە لەناو میدیاکانە ئیشەکەن بوعدێکی ئەکادیمیشیان هەیە یان لە ناو دنیای ئەکادیمیاشە هاتوونتە ناو دنیای ڕاگەاندنەوە.
بەڵام هێشتاش میدیا ناتوانێت وەزیفەیەکی باشتر ئەدا بکە، ڕۆڵێکی باشتری هەبێ، فەرهەنگێکی باشتر دروستکە لە گۆڕانکاری کۆمەڵایەتیە پێشڕەوایەتی بکات لە جۆرە لە جۆرەکان، بەڵکو بە جۆرە لە جۆرەکان ئەکرێ بڵین پێشڕەوایەتی کردو لە پەرتکردنە، لە دوورخستنەوەی خەڵک لە یەکتریە، لە دروستکردنی دیواری زیاتر لە بینی خەڵکە. ئەنی ئەو گۆشەیە بۆ زیاتر یەکجار، ینی سەرباری کە گەشەیەک هەیە لە ڕووی تەکنیکیەوە، گەشەیەک هەیە لە ڕووی ئەکادیمی و هێنانە پێشەوەی تەکنیکاری باشە، بەڵام میدیا ئەو ڕۆڵە ئیجابی کە چاوەڕوانەکرێ لی نەیژێراوە. ڕاستێمە کۆمەڵی بەشی ڕاگەاندنمانێ ئەم بەشانە میدیاکاریان پەروەردە کردو کە بە شێوازێکی ئەکادیمیە بە شواری پرۆفشنال بتوان لە کەناڵەکانی میدیاییە کار بکەن. بەڵام بێ ئێمە ئەومان بیر نەچێ، ینی میدیاکار کە ئاچێتە هەر کەناڵێکەوە بە پێی سیاسەت و ئامانج و ئایدۆلۆژیا و کەناڵە لە قاڵبە درێ، واتە ئەو دید و بۆچوونەی خۆی کە هەیەی یا ئەو دیدگایی کە هەیەی ناتوانێت وەک پێویست دەری بڕێ. بۆ هەموو میدیای وەکو باسم کرد سیاسەتێکی خۆی هەیە. میدیای ئێمەشکم کە باسی سیستەمی سیازم کرد یا سیستەمی میدیایەکانمان کرد، میدیای ئێمەژم ڕۆ بمانێ نەمانوێ بڕاستە خۆیان ناڕۆستخۆ بەدەست پارتە سیاسەکانەوە، ڕاستێم حکوومەتمانەیە پەرلەمانمان هەیە، بەڵام بمانێ نەمانوێش ئەمش کۆمەڵێ گرفت و کێشە و ئارشەی خۆی هەیە لە ناو ئەم سنوورە دیاریکراوی کە هەرێمی کوردستانە. ئەمڕۆ پارتە سیاسیەکان کەناڵەکان بەڕێوە برن، لەبەر ئێمە کەناڵێکی نیشتیمانیمان نیە، کەناڵێکی سربەخۆمان نییە، لەبەر ئەو میدیاکارانش کە ئاسنە ناو کەناڵەکانەوە هەڵگری ئەو دوو بۆچوونەوەی کە کەناڵەکان چی ئایدۆلۆژیاکان یا چ ئامانجیەکانی و ئامانجانە بگوازنەوە. لەبەر من ناتوانم بەڵام میدیاکان 100% ینی بێلایەن نین یا بابەتی نین یا ورد نین یا ئەمانە نین، بەڵام میدیا نەیتوانێت بۆ ئۆرکە گرنگەی خۆی هەڵسێ کە ئاەتر لایەنی ڕۆشنبیری ئایا لایەنی بێکۆبەستنی تاکەکانی کۆمەلگایە بۆ هەموو پارتێکی سیاسی ئەمڕۆکە لە کوردستانە کارەکەن خاوەنی دیدگا و دید و بۆچوونێکی تایبەت بە خۆیەتی بەپێ ئەو دید و بۆچون و تایبەتی خۆی لە ناو میدیاکە ڕەنگی دایێتەوە. ئەمڕۆ بمانێ نەمانەوێ من ملانێکی سیاسی ناو پارتە سیاسیەکانە ئەمەش کاردانەوی لە ناو میدیاکانە دروست کردو کە وەک پێویست بەڕاستی توانین بڵین نەیتوانێت وەک پێویست کاردانەوێ هەبێت لە ناو کایە کۆمەڵەکانە، بەڵام ئەمە ئەتوانین بڵین لە بەرنامەیەکە و بۆ بەرنمەیەکی تجاوازی هەیە. سا من لەم بەرنمەیە توانم بە ئارەزی خۆم بەڕاستی دید و بۆچوونی خۆم دەربڕم، باسی میدیاکەین، باسی کێشەکان هەر باسێ بکەین، بەڵام بمانێ نەمانێ ئێمەش لە دایکبووی ئەم کۆمەلگاین ئەم کایە کۆمەڵایەتین هەر کێشە و هەر گرفتێ لە ناو کۆمەلگای هەبێ لە ناو پارتە سیاسەکان هەبێ، بمانێ نەمانەوە ڕنگدانی بەسەر کەناڵەکانی شا بە شێوەیەکی گشتی دروست دەکات. ئوستازی خۆشەویست، لە ناو دنیای میدیایە هاتنە پێشەوەی سۆشیال میدیا بە تایبەتی میدیا کۆمەڵایەتی لەو 15 ساڵی ڕابردووە کۆمەڵی پلاتفۆرم دروست بوون، کاریگەرێکی زۆری هەیە، بە جۆر لە جۆرەکان خەریکە شوێن بە میدیا فەرمیەکە لەقەکە، بەڵام سەرباری بۆ نمونە کە خەڵکیمە عەجابی هەیە بە پێشکەوتنەکانی ئەوروپا بەهی ڕۆژئاوا بەگشتی، بەڵام ئەم میدیا سۆشیال میدیاش کە کەوتۆتە دەستی خەڵک دووبارە هەر بە جۆر لە جۆرەکان ئەو دابەشبوونی کە لە ناو دنیای میدیای تەقلیدیا هەیە لە ناو سۆشیال میدیاشە ڕنگدانەوەی زۆری هەیە و بە جۆر لە جۆرەکان ڕەنگە بە حکومەوەی کە هەندێک جار کەناڵی نافەرمی هەیە لە ناو سۆشیال میدیا کە ڕەنگە خەڵک نەزانێت بە ئاسانیمە هیچی جیهەتێکی سیاسی و هیچی هاوڵاتیەکە، ینی پشێوەیەکی زیاتریشی لە میدیا بەخۆیەوە بینیوە. یعنی بۆچی ئەگەر ئەو دۆخی کە لە ناو میدیا هەیە گوازراوەتەوە ناو دۆخی سۆشیال میدیاش؟ دیارە بێن بە جیاوازی لە میدیای کلاسیکیان میدیای تەقلید سۆشیال میدیا میدیای نوێ بکەین. ڕاستە مەسەن لە بواری میدیای کلاسیکە توانین بڵێن فیلتەر هەیە یا جۆرێ لە دەرگاوان هەیە کە ناتوانێت زۆر پەیامی میدیایی بە ئارەزی خۆیت گوزەر بکە، بەڵام لە تۆڕی کۆمەڵایەتیە میدیای نوێیەکی لە تایبەتمەندەکانی ئەوەیە کە هەموو تاکێک بە ئاسانی ئەتوانێت ئەو دید و بۆچوونە و یا ئەو دیدگایی کە هەیەی بە ئاسانی بگوازێتەوە. دیارە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش پێگەیەکی گرنگن بۆ ئاڵو گۆڕکردنی چالاکی ئەکادمی و زانستی و هوەری و فەرهەنگی، هەموو تاکێک بە ئاسانی ئەتوانێت ئەم دید و دیدگا و دید و بۆچوونەی خۆی کە هەیەی بە سربەستی بڵاوی کاتەوە. کە باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانی شەکەین بەڕاستی من ناتوانین ڕەبتی نەکەینەوە بەناو کۆمەلگایە، ینی بەناو ئەو کێشە و گرفتانی ئەمڕۆ لە ناو کۆمەلگای کوردیا هەیە، ئەو پەردبوونەی ئەو بەشبوونەی ئەو نەبوونی گوتاری یەگرتووە، بمانێ نەمانەوەی ئەمەش بە ئاسانتر لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەتوانین بڵین زیاتر بڵاوە زیاتر وای کردووە کە پەردبوونی لە ناو تاکەکانی کۆمەلگایە دروست بێت.
ڕاستە میدیای کۆمەڵایەتی یا میدیای نۆ جیاوازی هەیە لە میدیای کلاسیکی بەڵام لێرەشە ئەتوانین بڵێن ئەمە کەوتۆتەوە سەر تاکەکانی کۆمەلگا چۆن بتوانن بە شێوازێکی تەندروست ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکاربێنین دا ئەمە لە تاچێکەوە بۆ تاچێکی تر جیاوازی هەیە بەڵام لەگەر لە ڕووی سیاسی و لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی هونەرێکی و ئەمانە یا لە ڕووی کۆمەڵایەتێکەوە سەیری بکەین بەداخەوە میدیای کوردیش یا ئەو پەیجانە یا ئەو تۆڕە کۆمەڵایەتی کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە وەک پێویست نەیتوانێت ئەو ڕۆڵە ببینێ واتە لە ناو میدیا تەقلیدیەکە هەمان گواستنەوە هەمان دیدو بۆجون هەمان پەربوون کە لە ناو میدیا تەقلیدیەکەی ئەمە گوازەوە تۆ بە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لێرەش ئەتوانین بڵێن نە ئارامiyek لە ناو تاکەکانی کۆمەلگایە لە یا کێشە کۆمەڵایەتیەکانە لە ناو هەچکایەکاوێنی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان دروست بووە بە هەمان شێوە بە نەفەسێک کارەکرێت کە نەتوانراوە ئارامiyek یا تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەک لە شێوەکان بتوانێت ڕاڵێکی پەیوەندی لە ناو تاکە کۆمەڵایەتیەکانە دروست بکات. کاک دکتۆر کاروان لەو 1-2 ساڵی ڕابردوو بە تایبەتی زۆر هەستی پێکرێت کە هەندێک نموزەجی باشن ینی سەوەی کە جەنابەت باستێکی بەردەوام بە نیسپی باسێکی بە ڕێژەی باسەکەی هەندێک بەرنامی باش لە ناو تەلەڤیزیۆنەکان هەن لە بابەتی هاندانی خەڵک بۆ گۆڕانێکی کۆمەڵایەتی بۆ نمونە لە بواری تەندروستی لە بواری پەروەردە لە بواری ژینگە پارێزیە حتامە هەندێکشان پڕیونەوە بووی کە هەندێک لەو تاکانی کە چالاگوانی کۆمەڵگین مەدەنین مامۆسای زانکۆن خەڵکی ڕۆشن بیرن لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان جوهدێکیان هەیە بۆی کە جۆرە لە جۆرەکان پێشڕاوەتی کۆمەلگا بکەن ینی بیرروبۆچوون نچێت لەوەی کە ئەکرێ ئەم نموزەجە باشانە لە ناو ئەم فەزا خراپەیە قۆناغ بە قۆناغ گەشە بکەوە لە شوێنی ئەو جنێ و تەشهیر و جۆرێک لە کەدارکردنی خەڵکوانە دۆخەکە بەرە ئەو شەپۆ لە بڕوا کە کۆمەڵ خەڵکێک جوودیان هەیە لە بەتایبەتیش ناودنیای سۆشال میدیاوە کە خەڵک بە ئاراسە باشەکەیە هەنگاو بنێت وە دنیای سۆشال میدیا لە شوێنی فەوزا و لە کەدارکردن و تەشیر و ئەو ڕووداوە بەڕاستی خراپ و ناخوازراونی کە هەندێک جار بەرێکەوین بگوازێتەوە بۆ ناو جیهانێکی تر کە پێوترە جیهانی هۆشیاری کۆمەڵایەتی یەکتەر قبولکردن پاراستنی مافی ئەوانی دەوروبەرێت خۆ نۆچێت لەو بارەوە دیارە بەرنامەی ڕۆشنبیریێکێکە لەو بەرنامەی کە لە زۆربەی کەناڵەکان ئەتوانێت ئەو ڕۆڵی کە جەنابێت باسەکە ببینێ ئەنی بە ئەمە میدیای کوردی نادیدە نەگرین بەڵە هیچی نەکردووە یانیسا کۆمەڵێ بەرنامە هەیە لە کەناڵە ئاسمانیەکانە کە پەخشەکرێت بە ئاراستەیەکی ئەرێنیان نەتوانیوێتی تاکەکانی کۆمەلگا لە زۆر بوارە و شار بکاتەوە بواری کۆمەڵایەتیە بواری فەرەنجیە بواری تەندروستیە بە هەمان شێوە مەسەن درامای تەلەڤیزۆنی ینی بەرنامەی هونەری ئەتوانێت ئەو ڕۆڵە دروستکە یعنی کەناڵەکانی تەلەڤیزۆنی یعنی تا ڕادەیەک توانیویانە لە کۆمەڵێ بەرنامە توانیوان ئەو ڕۆڵە دروستکەن مەسەن لە بەرنامەی درامایە یا فیلمێکە ئەتوانی ئەم بەرنامە کەناڵەکان ئەم ڕۆڵە ببینن واتە کێشە سیاسەکان یا کێشە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگا لە ڕێی هونەرە و لە ڕێی ئەدەبەوە بتوانێت ئاڕاستی وەرگری بکە یان بمانەوە نەمانەوە ئێستا لە بواری تەندروستیە کێشە و گرفتێکەیە کەناڵەکانی تەلەڤیزۆنی بەڕاستی توانیوانە لەم بوارە ئەو ڕۆڵە ببینین توانیوانە تا گۆشار بکەنەوە تاچێکی تەندروست بەرەمبێنن بەڵام بەداخەوە لە هەنێ لایەنێشەوە میدیای کوردی نەیتوانێت ئەمە بکایتر ئەمە کەوتۆتە سەر ئەو میدیایە تا چەند ئەتوانێت لەم بوارانە لەو کایانە ئەو ڕۆڵەی خۆی ببینێ بمانێ نەمانێت ئێساس سۆشال میدیا هەموو کەناڵێکیش پیجێک یا موقعێکی خۆی هەیە لە سۆشال میدیا ئەتوانێت ئەم بەرنامانەی خۆی بە بەردەوامی ئاڕاستی وەرگرەکانی بکە بەڵام ئەمەش لە بەرنامەیەک بۆ بەرنامەیەکی دەتوانین بڵێن جیاوازی هەیە من باسی کۆمەڵە بەرنامە کردی ئەم بەرنامانە ڕۆڵێکی گرنگ هەبینین بەرنامەی درامان باس کرد بەرنامەی دراما ئەتوانێت لایانی ئەرێنی و نەرێنیەوە کاریگەری بەسەر تاکەکانی کۆمەڵایەتیە دروستکە بەڵام پرۆسی بەرهەمێنانی ئەو درامایە جیاوازیە لە کەناڵێکەوە بۆ کەناڵێکی تر کە بتوانێت ئەو ڕۆڵی ئیجابێ ببینێ بتوانێت کێشە و گرفتەکانی کۆمەلگا ئاڕاستەی وەرگیکا بە شێوە لە شێوەکان تاکەکانی کۆمەلگا وشار بکاتەوە. ئوستاز باسی بەرنامەی ڕۆشنبیریت کرد ئەو بەرنامە ڕۆشنبیریانە ئەنی هەستەکرێ ژمارەیان زۆر نییە و بەڕاستی ڕەنگە لە بەش لە کەناڵەکانیش لە ئاس پێویستە ئیحتیمامی پێنادرێ بۆ نمونە ستافی باشی بۆ داوی ناکرێ ڕەنگە کاتی پەخشەکەی کاتێکی زێڕین نەبێ ئەکرێتە کاتێکەوە کە ڕەنگە کەمترین بینەری هەبێ
ینی چەند گرنگە لە ناو دنیای میدیای کوردیا بە تایبەتی و لە پاڵیشیاوی کە جەناوت باست کرد سوۆشیال میدیاژی سە دووبارە بۆتەوە بە ئامرازێک بۆ گواستنەوەی کەناڵەکانی میدیا ینی گرنگی لەلایەن کەناڵەکانی ڕاگەاندن دەستگا دەوڵەتیەکانی هەرێمی کوردستانەوە بایەخی زیاتر بە بەرنامەی ڕۆشنبیری بدرێ بە ڕۆشنبیری وەکو یەکێک لە مەهامە گەورەکانی ناو دنیا ڕاگەاندن بە دڵنیایەوە گرنگێک مەسن ساکەمە باسی قەیرانی و گرفت و کێشەی میدیای کوردیەکەین ئەکرێ ئەمە چارەسەر بکرێکرێ بزەختێ دروستکرێت فشارێ دروستکرێت لە ڕێگای ئەو بەرنامە ڕۆشنبیرانەوە کەسانی ئەکادمی لە بواری میدیا لە بواری دەروونناسی لە بواری کۆمەڵایەتی ئەم کەسانە بهێنرێتە پێشەوە ئەو گرفت و کێشانەی ناو کۆمەلگا هەیە بە بەردەوامی ئاڕاستی تاکەکانی وەرگرکرێن ئێمە باسی ئەڵین لە بواری میدیای کوردی کێشە هەیە گرفتێ بەڵام لەڕێی ئەم بەرنامانەوە دیارە بەرنامەی جۆرا و زۆرە من نامێت لە کەناڵەکانە نایبینێن بەڵام ئەم کەناڵانە بمانێ و نەمانێت هەتا لە بواری شەفافێتە هەتا لەو بوارە سیاسیانێت تا نوێتی ڕۆڵی خۆی ببینێ کە هەر کێشەیەک هەر گرفتێکی سیاسی هەبێت لە ناو کۆمەلگایە ناو حکوومەتە بتوانێت بە ئاشکرا ئەم دیدو بۆچوونانە ئاڕاستی وەرگر بکرێ بەڵام ئەم نەفەسانە کەمن یعنی میدیا نەیتوانیەوە زیاتر ئەو ڕۆڵی خۆی ببینێ بە هەمان شێو ئەمە لە بواری تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەتوانێت ئەو ڕۆڵە ببینێ ئەتوانێت ئەو هوشیاریە ئەتوانێت ئەو کایە ببینێ بەڵام ئەمە کەمن ئەم هەناسانە کەمن مەسن ئەگە پێش دە ساڵێکە سەیریکەی نخبەی سیاسیان نخبەی ڕۆشنبیری زیاتر ئەو ئەرکەی هەبوو ئەیتوانی بە بەرتەوامی قسەی خۆی هەبێ بەڵام بەداخەوە ئێستا هەستەکەین ئەو ڕۆڵەش بە تایبەتی لەلایەن کەسانی ئەکادیمیەوە ئەو ڕۆڵە زیاتر کەم بۆتەوە بەڵام کەناڵەکانی تەلەڤیزیۆنی بمانەوەنی ئەگە لە نای حکوومەت هەرە کەناڵەکانەوە بە بەردەوامی دەعامکرێت ئەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت ئەتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێت لە هوشارکردنەوەی تاکەکانی کۆمەڵایەتیە. ئوستاذی خۆشەویست باسی تەنەوەع کردلەوەی کە ئێستا میدیای کوردی بە جۆرەکان بەرەو تەنەوەع ڕۆشتووە لە پاڵ هەواڵ و بەرنامە و چاوپێکەوتنە بابەتی فیچەر و دۆکمنتاری و بابەتی دراما و فیلم و ئەنەش هاتووتە ناوی یعنی ئەم گەشە سندناکرێ سوودی لێوەربگیرە بۆی کە ئەو گۆڕانە کۆمەڵایەتی کە باسیەکەین کە تەوەری بەرنامەکەمانە ئەم تەنەوعات کۆمەکێک پشتیوانێکی باشتری ئەو گۆڕانە کۆمەڵایەتی بکە هەنگاوەکانی خێراتر بکە بە تەکی دێمە بمانەوە نەمانێت دراما یا فلیم یا هوەر ڕۆڵێکی گرنگە بینێ یا فیچەرە یا بەرنمەیەکی دیکۆمنتاری کەمەش ڕنگدانەوەی کایە کۆمەڵایەتەکەی ئابووری سیاسە کۆمەڵایەتەکەی ئەتوانێت ئۆرکە و شیاریە ئەو ئەرکەیک هوەرەیەکی هەیبێ بتوانێت پردێکی پەیوەندی بێ لە گواستنەوەی ئەو کێشە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسانی کە لە ناو کۆمەلگایە بمانێ نەمانێت فیچەر یا بەرنامەی دیکۆمنتاری یا بەرنامەی سینەمایی کە لای ئێمە ئەتوانین بڵێن تا ڕادەیەک نوێیە بەڵام بە دڵنیاییەوە گە سەیری بەرنامەی هوەری یا بەرنامی دیکۆمنتاری فیچانەی کەناڵەکانکەین بەڕاستی جێگای دڵخۆشکەرە کۆمەڵێ کەناڵ هەیە بەڕاستی کۆمەڵێ بەرنامەی بەرەمهێناوە ئەتوانین بڵێن ئەم بەرنامانە لە ڕووی هوەریەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی تەکنیکیەوە توانیوێتی ئەو کەسایەتیە هوەریانە ئەو کەسایەتی ڕۆشنبیری ئەدەبیانە کە لە کۆمەلگای کوردیا هەیە توانیوێتی لە ڕێگەی ئەم بەرنامەیە بە تاکەکانی کۆمەلگا ئاشنای بکە بۆی ئەو بەرنامانە بمانەوە نەمانێت بەڕاستی لە ڕووی پێشکەوتنەوە ئەتوانین بڵێن گرنگە بۆ ئەو کەناڵانە کە بتوانن بەڵام چ بەرنمەیەک بەرەم هێنن چ بەرنمەیەک سوودێ بێ وە ناو تاکەکانی کۆمەڵایەتی ئایا لە ڕووی کەلتوریەوە ئایا لە ڕووی مێژوو ئایا لە ڕووی فەرەنگیەوە کۆمەڵی کەسایەتی یا کۆمەڵێ کەسی سیاسی و ئابووری هەیە بمانێ و نەمانەیە ئەتوانین لە ڕێگە ئەم کەناڵانەوە زیاتر ئاشنایی بە تاکەکانی کۆمەلگا بەرهەم بێنێت و بەدڵنیاییەوە ڕۆڵێکی گرنگی بێن لە هوشیاری و لە بیرکردنەوە و دیدگاکانی تاکەکانی کۆمەلگا کە چۆن بە چ شێوەیەک ئاراستە بکرێن. ئوستازی خۆشەویست لەو بواری هۆشیاری کۆمەڵایەتیە کە ئومێدەکە ئەوەیەوە بەڕاستی ئامانجی بەرنامەکەشمانەوەیە کە کۆمەلگەی کوردی هەنگاوی خێراتر و هەنگاوی باشتر و گورستر بنێ لەوەی کە چۆن کەناڵەکانی ڕاگەیاندن ببێتە مای هۆشیارێکی باشتر لای تاکەکان لەو ماوەی ڕابردوو ئەوەی کە بەڕێزت باسکە لە تەنەوەعەکەیە لەوەی کە هەندێک ژانری تازات و تەناو میدیای کوردیەوە کە میدیای کوردیش دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکە هەوڵێت سوودی زیاتری لێوە بگرێ بە تایبەتی لە بابەتی فیچەر و فیلمی بەڵگەنامەی و زۆر بابەتی دیکە هەستەکەی هەندێک بەرنامە هەیە بۆ نمونە گرنگجیە بەلایانی وەرزشی یان
هەندێکی دیکە گرنگیە بە بابەتی ژینگە پارێزی بابەتی شاخەوانی و ئەو وەرزشانەی کە ئێستا چوونەتە دەرەوە شارەکان بۆ نمونە لە هەندێک گۆشەی ترەوانەیە بەشێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن و هەندێک لە بەرنامەکان کارکردنە لەسەر مافەکانی خاوەن پێداویستی تایبەت دەرخستنی توانای هەندێکیان کە توانیوەتی لەسەر پێی خۆی بوەسێ ئیبداعەیەک بکات داهێنانێکی هەبێ و هەتا جگە لە خاوەن پێداویستی تایبەت هەندێک بەرنامەی نموزەجیشەیە ئیش لەسەرەوەکە کە هاوڵاتیەک توانیوەتی ژیانی خۆی بگۆڕێ لە بوارەکانە دەست پێشخەریەکی هەبێت بزنسێکی تایبەت بە خۆی دروست بکە هوەرێکی تایب گەشە پێیاوە شتێکی کە لە کۆمەلگەی کوردیا باو نییە مۆدلی نییە خەڵک زۆریشی لەسەر نەکردو ئەو توانیوەتی لە کۆمەلگای کترەوە نقلی کاتە کۆمەلگەی کوردی و نموزەجێکی باشە شتێکی سوودمەندە ئەنی خۆ نۆچی بۆی کە ئەم جۆر هەوڵانە شەیە کە لەوەی کە هەندێک نموزەجی تایبەتە هێنرێت بۆ چاو لێکردن وەکو هاندان بۆ خەڵک بۆی کە هاوڵاتی ئاشنایەتێکی زیاتری هەبێت چاوکراوی زیاتر بێ ئەنی ئەم جۆرە هەوڵانە چۆن نەخوێنیتەوە دیارە پێشتر باسمان کرد هەمە چشنی بەرنمەکان بە تایبەتی بەرنامە ڕۆشنبیرەکان کە بوارێکی فراوان نەگرێتەوە ئەمڕۆ لایەن کەناڵەکانەوە بمانێنەمانی کۆمەڵەیە بەرنامە بەرەمهێنی ڕاست ئەم بەرنامانە لا ئێمە نوێن بە تایبەتی دیکۆمنتاریە فیچەرە فیلمە درامای تەلەڤیزیۆنیە هوەرێتە هوەر هەموو بوارەکان بێ دڵنیام لەم بوارانە ئاستی هوەری کوردی تا ڕادەیەگە توانین بڵێن بەرەو پێچوونێکی بەخۆی بینیەوە تۆ لەم بەرنامانە توانین بڵێ کەسایەتێکی هوەریە کەسایەتێکی ئەدەبی یا کێشێکی کۆمەڵایەتی هەیە بێ لەم بەرنامەیە زەقی کەیتەوە بتوانی بە ئاشنایەتی لەڕێ ئەم بەرنامە ئاشنایەتی لەلایەن تاکەکانی کۆمەلگاوە دروستکەی بەڵام ئەم بەرنامانە بەڕاستی بەرنامەی جۆران جۆرن لە کەناڵەکانی شەوەک هەرێکیان بەدید و بۆچوون و بە تێڕوانینی خۆی ئەم بەرنامانە بەرهەمە هێنرێ بەڵام ئەتوانین بڵین ئەمانەش ینی ئەم بەرنامانە هەندێکی بەدەم نییە بەرنامە سیاسەکە یا ئەو کێشە کۆمەڵایەتی ئەمڕۆ ناو میدیای کوردیا هەیە یا کێشە سیاسی ئابوورەکانە هەیە ئەتوانین بڵین تا ڕادەیەک ناڵێن زۆر لە ناو ئەم ژانرە میدیانەش زەقکرا ڕەنگی یاوەتەوە هیواداری میدیای کوردی زیاتر بتوانێت لەم بوارەیە زیاتر بەرهەمی بە پێزی هەبێت مەسەن کەناڵ هەیە بەڕاستی لە بواری دیکۆمنتاریە هەنگاوی باشی ناوە لە بواری فیچەرە هەنگاوی باشی ناوە جێگای دڵخۆشکەرم هەم لە بواری تەکنیکی و هەم لە بواری ناوەڕۆ کاتوانین ئەم بەرنامانە هەمە چەشنن بە هەمانشی ئەم بەرنامانە بمانێنمانێت ئەچێتەوە ناو سۆشیال میدیای نوێ لە ڕووی یوتیوب و ئینستاگرام و لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنرێ ئەتوانین بڵێن کاریگەری خۆی لەسەر تاکەکانی کۆمەلگا بەجێری ئەگە بە شێوەیەک لە شێوەکان زیاتر لایانی ئەلێنی بەس ئەم بەرنامانەیە زانبێت لایانی ڕۆشنبیری و کەرت و فەرهەنگی ڕنگ بداتەوە ئەتوانێت کاریگەری خۆی بەسەر تاکەکانی کۆمەلگا بە دڵنیاییەوە دروست بکات. کاک دکتۆر کاروان دڵنیام جەنابەت کە کۆمەڵەتی ڕوانینێکت هەیە لەوەی کە لە کۆمەلگا و چرخەکان کەناڵەکانی میدیا هاوشانی دەستگاکانی دەوڵەت لە فەرهەنگسازیە ڕۆڵ و کاریگەری گەورەیان هەیە یعنی ئەتوانن میلەت و شیارکەنەوانەیە بۆ نمونە بۆ ئاراستەیە ببن کە خەڵک چۆن ژینگەکەی بپارێزێ چۆن تەندروستی خۆی ڕاگرێ چۆن پەروەردەیەکی باشتری هەبێت ناو خێزانەکە پەروەردەیەکی باشتری هەبێت بۆ منداڵەکەی بۆ دەوروبەری ئومێد هەیە یان گەشتبینی بۆی کە کەناڵەکانی ڕاگەیاندنی کوردی بۆ داهاتوو بتوانن ئەو دۆخە کە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی دیوی فەوزای زاڵترە لە ناو میدیاش و سۆشیال میدیایە بگۆڕێ بۆ ئاراستەیە کە فەرهەنگسازی لە ناو میدیا و لە ناو سۆشیال میدیای کوردیا ببینین جۆرێک لە هدوو و ئارامی ببینینەوە لە ناو ئەم کەناڵان ڕاگەیاندنانە و ئاراستەیە ببینین کە ئاراستێکی هاوچەرخ و سەردەمیانە بێ ئاراستەیە بێ کە ئێمە زۆر جار خۆمانەوە پیشانەین کە ئارەزووەکەین ئێمە لە وڵاتانی ئەوروپا بچین ئێمە لە فەڕەنسا بچین ئێمە لە وڵاتە پێشکەوتۆکان بچین ئەم جۆرەی کە ئێستا تۆ لە میدیای کوردی خوێنیتەوە ئومێدێکەیە لە داهاتووە فەرهەنگسازی لە ناو میدیای کوردیا باشتر ببینین دیارە ئەو بابەتێک کە تۆ باسە کرد بابەتێکی زۆر گرنگە یعنی بەڕاستی ئەگەر باسی لایانی هوەری بکەین ئەبێ باسی سێ ڕەگەزکە ڕەگەزی هوەری ڕەگەزی تەکنیکی ڕەگەزی مادی ئەم سیانە تا فەراهم نەبێ بەڕاستی تۆ ناتوانیت لەم بوارەیە بتوانی پێشەنگبی مەسەن لە بواری مادیە ئەشێ مەسەن تۆ بابەتێکی فەرهەنگی باشی هەبێ بەڵام لە بواری مادیەکە ئەگەر هاوکاری نەکە یا لە بواری تەکنیکیەکە لە بۆی ئەم سێ ڕەگەز ئێمە بمانێنەمان ئەم سێ ڕەگەزە تاوکەری یەکە
تۆ ئەگەر لایەنێکی پرۆسی بەرەمهێنان ئەگە بکەیت ئەگەر ناوەڕۆکەی ناوەڕۆکێکی لاواز بێک ئەگەر لایانی تەکنیکەکە لایەنێکی لاواز بێ ئەگەر لایانی مادیەکە نەبووێ لەبەر ئەم سێلایەنە هەمووی بمانەوە نەمانەوێ تاواوکەری یەکن بۆی ئەگە ئەم سێلانە تاواوکەری یەک بن ئەتوانن لە ڕووی پیشەسازی بەرەمهێنانی لایانی هونەری و لایانی کەلتوری و فەرهەنگی ئەتوانێت ئیشی باشکە مەسەن سەیری وڵاتانی دەوروبەرمانکەی لە ڕووی پرۆسی بەرەمهێنانی کەلتوری زۆر توانیوانە بەڕاستی لەم بوارەیە پێشنگ بمانێ نەمانێ ئەو کاریگەریەش بۆ ئێمە گواسوێتەوە مەسەن ئەگە ئێمە کەناڵێکمان بێ ئەگە درامای خۆی هەبێ فیلمی خۆی هەبێت پەناب ناباتە بەر درامایەکی دۆبلاژکراوە یا فیلمێکی دۆبلاژکراوە بەڵام بەداخۆ ئێمە لەم بوارەیە لە سەرەتایین لە سەرەتای هەوڵدانین لە سەرەتای بنیانانی پرۆسی دروستکردنی ئەم لایەنانەین ئەمەل هەیە کە بتوانین بەڕاستی ئێمەش ڕۆژە بێ لە ڕۆژان بڵێ ئێمە خاوەنی بەنامەیەکی فەرەنگی پێشکەوتون ئایا دراما بێ ئایا فلیم بێ هەج لایەنێکی کۆمەڵایەتی گرنگ بێ بتوانین ئێمەش میدیای کوردی لەم بوارەیە بەرەو پێشەوە زیاتر هەنگاو بڵێ بتوانێت پرۆسەیەکی هونەری گەشە کردو لە بواری تەکنیکی یا لە بواری کەلتوری یا بواری فەرەنگی کوردیش بتوانێت کورد شانازی پێوە بکات بەڵام تا ئەو سێ لایەنە فەراهم نەبێ بەڕاستی ئێمە ناتوانین لەم لایەنەوە بڵێن شانازی پێوەکەن کۆ بۆ ئەگە سەیری کۆی پرۆسی هونەریەکان بکەین توانین بڵین لەم سەیلانێ ئەمە کێشە و گرفتمانەیە لەبەر ئەمە ناتوانین بڵێن سەد لەسەر لەم بوارەیە بەڕاستی پێشەنگی نە بتوانین چاو لە وڵاتانی دراوسێ بکەین توانین لەم بوارەیە کاری هونەری ئازبرس و ئەنجام بگەین لەبەرەوە کێشە و گرفتمان بەڕاستی لەم بوارەیە زۆرە. کاگی تۆ کاروان دەست خۆش بێ خۆشحاڵ بووم کە لە بەرنامەکە هاوبەشیت کردین کاتی بەرنامەکە کەمماوە بەس پێم خۆشە لەوەی کە سەرەتایەک لەوە بینی کە ئەم زەمینەیە بێتە پێشەوە ئەو سێڕەگەزەی جەنابەت باسیەکەیت و بۆت گرنگە و وەکو بنەمای ئیشەکەی بینی دەستپێکێکەیە سەرەتایەکەیە بۆی کە ئێمە پانگاوی و هەڵگرین بە دڵنیاییەوە سەرەتایەکەیە بۆ هەنگاو بۆ بنیانانی ئەم هونەرە بەڵام وەکو پێم وتی مەسەن ئێستا بەشی ڕاگەاندن هەیە بەشی سینەما هەیە بەشی هونەریە ئەمانێ بمانوێ نەمانوێت کادری هونەری پەروەردە ئەکەن توانی هەناسەیەکەیە توانین بڵێن شانازی پێ بکەین لە دو ڕۆژ ئەمەش ببینە خاوەنی فیلمی خۆمان خاوەنی درامای پێشکەوتی خۆمان ئەم درامایانە بتوانن ئەگەر بڵێم نەتوانین بڵێم بۆربۆڕێنێ لەگە وڵاتانی دراوسێ بکە یا هیچ بتوانین بگەینە ئاستی ئەمە بەڵام ئەمەش کاتیوێ بەڕاستی ئەو سێ ڕەگەزەی کە من کە باسم کردن ئەم سێ ڕەگەزە گرنگی و کاهی خۆی ئەبینێ لەبەرەوە پێشبردننی ئەو کایە هونەریەدا. کاک دکتۆر کاروان محەممەد حەسەن مامۆسای بەشی ڕاگەاندن دنیای خۆشحاڵ بووم لەوەی کە لە بەرنامەی ڕاڤە بەشدار بووی و سوپاس بۆ هەموو بۆ چوون و شیکردنەوەکانت زۆر زۆر سپاسانەکەم سپاسی بەرنامەکەشتانەکەم سپاسی ئەو میوانداریەتانەکە زۆر سپاس بۆ ئامادەبوون جەنابەت ئەزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.